بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین بۆ چاوچێکردنی بابەتێکی تەندروستی گرنگکە سەبارەت بە ڕۆژوبوونی منداڵانی خوار تەمەند 15 ساڵ کە دایک و باوکان چۆن بتوانن ئەگەر منداڵەکان بە ڕۆژوو بوو خواردنی تەندروست و باش و پێویستیان بنێ بۆی وزەی ڕۆژەکان پێچاو بێت و ئایا تا چەند تەندروستە منداڵێک کە خوار تەمەند 15 ساڵ بێت بە ڕۆژوو بێت. هاوکات بابەتێکی گرنگی تر چاوچێکەکەی سەبارەت بە دایکانی شیردەر ئەو دایکانی کە منداڵی کۆرپەلەیان هەیە پێویستە بە ڕۆژوو بوون ئەگەر بە ڕۆژووش نەبن یاخود بە ڕۆژوو بوون و ئەو خواردنانی کە ئەیخۆن و جێگرەوی و بەبەرهێنانی شیری پێویستەکە لە ڕۆژەکەیە چین و زانیاری گرنگ چاوچێکەکەین و وەڵامی پرسیارەکان وەرەگرین لەگەڵ دکتۆرە فایزە خەتاب کە پسپۆڕی دکتۆری منداڵانە لە ستێدیۆ ئەمڕۆ لەگەڵمان ئامادەیە. دکتۆر زۆر بەخێر بێن. زۆر سپاسدانم. بەڵێ با سەرەتا بچینە لای ئەو مناڵانەی کە لە 15 ساڵ بەرەو خوارەوەن تا چەندێک تەندروستە بە ڕۆژوو بن بە شێوە گشتێکە. بەڵێ تاوان ئێمە یان پێشەکێ بێ باسیەوە بکەین ئایا مناڵ چکم خۆی وەکو شەرع عەلەیەگە مناڵ بلوغ بێ ئەو ختا ئەتوانێت ڕۆژوو بگرێ بە تعریفی علمیەکەی تا 18 ساڵە. يعني مناڵ کالین کە بالغە بێ لە 18 ساڵیە تەواو تقریبا یعنی با بڵێن جەسەدیەن بە دەش و بە عەقڵ و بە تەسەڕوفاتوانی لە 18 ساڵە تەواو بێ. بەڵام ئێمە وەکو با بڵێن چ وەختێک گونجاو بۆ مناڵ ڕۆژوو بگرێ رب العالمین خۆی ئەڵێ لا يكلف الله نفسا إلا وسعها. يعني چێ ئەکەوێتە سەر قودرەتی ئەو کەسانە چەندی بتوانن چکۆم هەموو کەسێگە ئێمە حسابی هەر مرۆڤێ بکەین قدرەتی جەسەدی و بەدەنی و عەقلی و جیاوازە لە مرۆڤێکە بۆ مرۆڤێکی تر. فإذا لەم حاڵەتەیە ئێمە ناتوانین بڵێن ئەبێ هەموو مناڵێکە 15 ساڵ بێ یاوەتە 10 ساڵ بێ ئیلا بێ ڕۆژوو بگرێ یا ڕۆژوو نەگرێ. بەڵام وەکو ئێمەی مسلمان ئێمە بێ مناڵمان فێری ینی فێری ئەوەی بکەین چۆنی ڕۆژوو بگرێ. چ وەختی دەست پێکرێ لە کاتێکا دەست پێکرێ بەڵام خۆی هیچ ئیجباری نییە یانی شتێک ئیجباری نییە تا 15 ساڵە کۆڵێن هیچ شتێک ئیجباری نییە. بەڵام ئەو مناڵانێکەوە پێیان خۆش و ڕۆژ بگرن ئێمە لێن لە 6 ساڵیەوە دەست پێک بە تەدریج فێریکە فێرکردنەکە چۆنە بە مناڵەکە زۆر حەزی لێ چکم بیسێ خۆتان نازانێت گەمە خۆمان ماڵ مناڵمان هەیە لە ماڵەوە کە وەختی ڕەمەزان دی هەموو مناڵەکان حەزەکەن ڕۆژی بگرن لە ئێمەش لەگەڵ ئێوایگرن زۆر پێیان خۆشە ها بۆ پارچێ و دانشە لەگەڵمان زۆر پێیان خۆشە بەیانیان خۆیان پێشاندن بۆ هەواڵانی برادەرەوانی ئێمەش ڕۆژومان گرتووە. بەڵام خۆی لە 5 ساڵ تا 6 ساڵ یا تا 6 ساڵ تا 7 ساڵ یا مەفروضە چەند سەعاتێ بیگرێ. ئەو سەعات هەر بۆ تعریفە تاکو مناڵەکە فێر بن ڕۆژوو چییە بووی باسەکەی ڕۆژەکە ئەوەیە تۆ چەند ڕۆژێکە ئەو چەند سەعاتێکە ئەو ڕۆژوو ئەگری بە بەستەکەشە بێ بزانێ بەتەن تۆ کە ڕۆژۆکاری بۆ وەیە تاکو ئەو ئەحساسەتە بێ ئەوەتە بێ بۆ مناڵی فەقیر کەنیانە لە ماڵەوە خواردنیانە تۆ ئەو ئەحساسی پێکەیە مەسەلەکە بەس ڕۆژوو گرتنەکەی وەڵامانەکەشی لەوە گەورەترە بەڕاستی کە فێرێکم با بڵێن 4 ساعتێ لەو 4 ساعتە ڕۆژوو ئەگرێ دوای 4 ساعت ئەبێ خواردن بخۆ. ئەمە مەرحەلەی یەکەم وابێ. مەرحەلەی دووەم کە بێتە 8 ساڵ 9 ساڵ ئەتوانین ئەو کاتە زیاد بکەین بکەینە 6 ساڵیە تا ئەگاتە با بڵێن هەموو ساڵێک چەند ساعتێک زیادەکە تا ئەگاتە ئەم قسان بۆچی یەکەین بۆچی واڵێن چکم مناڵ پێویستی بە گەشەیە گەشەی مناڵ تا 18 ساڵ یاڵە گەشاگر بە تاوەتی یعنی پێویستی بە هەموو کانزاکان پێویستی بە هەموو معادنەکە پێویستی بە هەموو خۆرەکان پێویستی بە پۆرتیناتە پێویستی بە چاوریە پێویستی بە نەشەویاتە بە هەموو نەوەکە ئەگامانە نەبێت گەشەی کەمە بێتەوە لەبەر دوای 10 ساڵ نەختی با بڵێن مناڵەکە دەها ئەو ئەحساسەیە بێ ئەتوانین بیگرم لەگەڵەوە شەیە ماڵێن ینی مرۆڤێ لەگەڵ مرۆڤەکەی تر جیاوازیە لەبەرەوە ناتوانین بڵێ ئیلا تۆ بێ لە 10 ساڵیە لە 10 ساڵێ بێ ڕۆژی بگری دا تەواو چکەم هەیە لە 12 ساڵی 13 ساڵش ناتوانێت ڕۆژی بگرێ. فإذا قاعدەیەک نییە با بڵێن ئیلا بێ لە 10 ساڵی یا پێش 15 ساڵ یا دوای 15 ساڵی بێ ڕۆژی بگرێ. ئەمەش چۆنی کراوە حقیقەتەن بێ ئەوەش باسکەم ینی ئێمە لە عێراق وابزان فتوایەکی وان نەدراوە مناڵ لە چەند ساڵی بگرێت لەبەر ئەو ئەسبابانەیە چکم معلوم نییە چ وەختی مناڵە بیگرێ. بەڵام لە مەسر دارە لە ئیفتای مەسری ئەوەی داوە یعنی لە مناڵی دوای 12 ساڵ ئەتوانێت ڕۆژوو بگرێ بەڵام بە شەرتی ئیجباری نەبێت چکم ئیجبار جیایە ینی با بڵێن ڕەغبەی مناڵەکەیە جیایە کە وەختی مناڵەکە بە ڕۆژوو ئەگرێ بێدا بزانیت چۆنی خواردنەکانی چۆن بێت کاتی مەتەن کە ڕۆژوو ئەگرێ بە شەو ما بڵێن پارشێوەکە بێ ئەو خواردانەی بیدەنێکەوە مەتەن لەسەر مەعیدای زیاتر ئەمێنێ چکم زوو برسێ بێ مناڵ خاصە مناڵ حەروکە جوولێتەوە ینی
کە جولانۆش هەیە ینی تاقە سەرفەکە تاقی سەرکرد سێرکە مناڵەکە زۆر مناڵ هەیە لە قوتابخانەیە زۆر بێتاقەت هەبێ ئێمە مناڵیان بۆمان هێناوە لە خۆی چووە ینی مناڵکە لە مەکتەبە ڕۆژی گوتوێ مەسر بووە لە ماڵەوە ئیلا من ڕۆژوو ئەگرم لە هەتا کۆکەوانی با بڵێن تەقلیدی دێوانی تبرکە هێناویان بۆ نەخۆشخانە مەغەڵی شتمان بۆ داناون لەبەرەوەی لە خۆی چووە بێ ئەو خواردنانە بخوات کە مەتەن لەسەر مەعیدە زیاتر مێنێ واتە ینی هەزمکردنی نەختێ با بڵێن بەتیئترە بێ هێواشترە بێ وەکو بڵێن هێلکەیە پەنیرە باشە برنجە ئێمە زۆر جار لێن برنج بە شەوان نابێ بخڕێ لا بێ شتێکی بەسیط بەڵام بۆ مناڵە ئەوانە مەتەن ئەوانە زۆر زۆریە برنجە مریشکە ئەمانێکەوە هەموو کانزاکانی تایە هەموو معادنەکانی تایە ئەتوانێت مناڵ لەگەڵەیە بەردەوام بێت چەند سەعاتێک با بڵێن زۆر باشە دکتۆرکەوا بێت تەمەنەکە کە باسە کرد 6 بۆ 8 جاری وهەیە مناڵێکمان هەیە کێشی لەگەڵ باڵای زۆرترە ئایا ئەم مناڵە ئەتوانێت ڕۆژوو بگرێت و مقاومەی هەبێ بەرامبەری ئەوە مناڵێکمان هەیە اختلافی هەیە لە بینی کێش و تەمەن و باڵاکەیە ئەم مناڵە ئەگەر ئیمکارش بێت لە بە ڕۆژووگرتن ئایا کێشەکانی کەم خوێنی و سەرگێش خوارد و یاخۆ کەمی ڤیتامینەکانی بۆ دروست نابێ ئەگەریش بوو ئایا ئەتوانێت بەجێگرەوەی دەرمان لە دوای ڕۆژوشکانن وەریگرێ حقیقەتەن تاڕێن ئەگە مناڵی نەختی کێشی زیاد بێمانایەوە نییە سەحەتی باشە ئێمە بەعکسەوە ئێمە کێرڤمان هەیە مەتەن ئەو کێرڤە پێتەڵێ مناڵەکە لەم حەدە زیاتر بۆ کێواری تو حسابیەوەی بۆکەی مناڵەکە سەحی نییە ئەگە کێشی زیاد بوو خاصن ئەو مناڵانی کەوا زۆر قەڵەوەن عادەتەن ئەگەر تەحلیلیان بۆ بکەی دەرەچێ ڤیتامین دییان کەمە ئاسنیان کەمە من زۆر جار بۆ نەخۆشەکان باسەکەمە لێم ینی مناڵی قەڵ جار بەجار چەند حسابەکەم وەک باڵۆنێکە بەڵام بەتاڵە لەبەرەوەی کە کێشی زیادە بێ پێویستی بە زیاتر بە کانزاکانە بێت پێویستی زیاتر بە ڤیتامین دی بێ پێویستی بە زیاتر بە ئاسنە بێ سێرەکەوانە زۆر بێتاقەتترن لە مناڵی تر بەڵام مناڵی ئەگە زەعیف بێ بەڵام وەزنی باش بێ قابلیەتشی هەبێ هیچ مشکلەیەکی نییە ئێمە حسابی ئەوش ئەبێ بکەین یعنی تۆ هەموو مناڵی نابێت تژیعەکەی مەتەن بازێ نەخۆشیە ئەسەن نابێت مناڵ بە ڕۆژی بگرێ یەکێ لەوە نەخۆشانەیە هاتوو مناڵەکە کەم خوێن بێ یعنی فقر دەمی هەبێ کەم خوێنێکە مەتەن لە ئاسنەیە زۆر نەخۆشیمان هەیە هەر وەکو دێن بۆمان کەم خوێنن یەکێ لەو نەخۆشانە نەخۆشی تەلەسیمیایە ئەوانە نابێت بە ڕۆژی بگرن چکم پێویستیان بەوە ئێمە ئەوانی تەلەسیمیان هەیە چەند جۆرێکە جۆرە گەورەکەی ئەوەیە تۆ 15 ڕۆژ جارێ بێ خوێنی بدەیتێ یان دێ بۆ نەخۆشخانە 15 ڕۆژ جارێ ئێمە خوێنیانە دەینێ ئەو خوێنێکە دێنێ چەندێ باشە بۆیان بەڵام مضاعفاتی تری هەیە ساید ئیفێکتەکانی ئەوەیە جگەری ئاوسێنێ سپڕی ئاوسێنێ دیسان با بڵێن ئاسنی زۆر بەردەبێ لە گیانی ئەو ئاسن بەردە لە گیانە ئەو شەر خەتەرە ڤیتامیناتی کەمە بێ یەکێ لە نەخۆشەکانی ترکەوایە ماڵێن نابێ مناڵ بیگرێ نەخۆشی شەکرەیە نەخۆشی شەکرە لە مناڵە نابێ مناڵ ڕۆژی بگرێت چکن تۆ کە شەکرەت زۆر داڕەزیە زۆر خەتەرتر لەوێت کە شەکرەی بەرز بێ مناڵی کەوا شەکرەیە پێویستی بە ئینسولینە هەموو ڕۆژەوی وەرگێت تاکو ئەو شەکرەی کەوا لە گیانێتی بڕاتە ناوجیابی کاتە تاقەت مناڵ هەیە زۆر فەرتی حرەکەیە پێڵێن ADHD ئەوانەی کەوا ADHD یان هەیە ئەوە ناجولێنەوە ئەوەنە سرف تاقاکەن کە بە ڕۆژوو ئەگرن ڕەسەنەکەون لەبەرەوە کاتی تر ئەخوا و ئەڕواجولێتە بەڵام ئێستا با پێ قەتع بوو چەند سەعاتێکە تەسیر لە سەحەتێکە ئەوانەی نەخۆشی کلیان هەیە کلی مزن وەکو پێڵێن نفرۆتیک سندرۆم یا ڕینەڵ فەیلەر یان فەشەلی با بڵێن کلیان هەیە ئەوانە نابێ ڕۆژە بگرن قەزم ئەمانە ینی گروپێکن ئەمانە بە هیچ شێوەیەک نابێ ینی بە هیچ شێوێ نابێ بگرن ئەگە بیگرنش تەبان زەرری بێ لەسەر جەسەدیان ئێمە کە باسی ئەوانەی ترەکەن کەوا مەتەن خۆیان سەحین بەڵام چە مشکلێکی بەسیطیان هەیە ئەوان ناتوانێت یادی میگرن بەو شێوەیەکەوە بتوان زۆر باشە بابینە سەر ئەو ژنانەی کە لە ئێستای مناڵی بچووکیانەیە و شیر ئەدەن ئەتوانن ڕۆژوو بگرن لەگەڵەوەشە ئەگەر ڕۆژویان گرت چ خواردنێک باشە لە پاشیە و لە ئێوارانە بیخۆن بۆی هیچ زۆعفێک بۆ شیرەکە و بۆ مناڵەکە دروست نەبێ و بۆی تەندروستێکی باش بۆ دایکەکە و بۆ مناڵەکە جێبێڵێ بەڵێ سوالێکی زۆر زەروری پێویستش بڵێ ئێمەکە و دایکانەی کەوا شیرەدەن تەما بێ لەسەر ئەو قاعدەیە بڕۆن کالێن لا ضەرەرە وەلا ضەرار یعنی چی یعنی نە زەرەر بۆ خۆی بگەیەنێ نە زەرەر بۆ مناڵەکەی بگەیەنێ ئێمە با بڵێن چەند ئافرەتی وەرگین بە چەند مناڵێک شاوەرگن ئایا هەموو ئافرەتەکان وەکی تریوان هەمویان سەحەتیان باشە هەمویان شیریان زۆر جوان دێ هەمویان ئیستعدادی ئەویان هەیە بیگرن خاصم بە تایبەتی یەکەمی شەشمان کە مناڵی بێوێ کە شیری خۆی داتێ لە تەرفەکەی ترش وەرگرە ئایا ئەو مناڵە کە خەینا کە با بڵێن شیرەکە جوانە خوا گەشەی زۆر جوانە حەسەب معدەلاتی کەوا ئێمە هەمان یاوە تا گەشەی زۆر بەڵتیە
ئەمانە هەموو ئێبێ بەیەکەوە بنووسێ هەتاکو ئێمە یانی بلکێتەوە هەتاکو ئێمە قەرار ئێوە بدەین بڵێن ئەو مناڵە ئەو دایکە ڕۆژی بگرێ یاننا. یەکەمین با بڵێن 6 مانگی مناڵ بۆ گەشەی زۆر زەڕوریە. یعنی تەسەوەرکەن یەکەمین 6 مانگ مناڵ 4 کیلۆ زیاد دەکات لە 6 مانگەیە. بەڵام 6 مانگێکی تر 2 کیلۆ زیاد دەکات بە چەند مانگەکی تر بە 6 مانگەکی تر. فگەشەی مناڵی مێشکی مناڵ گەشەی نفسی مێشکی جەسەدی هەمووی لەو 6 مانگایە زۆر زۆریە. فەبێ کە ئەڵێ ئەو دایکە ئەڵێ من ئەبێ بە ڕۆژوو بووم ئەبێ حسابی ئەوە بکە مناڵەکە لە شیرەکەی ئەگە نەداتە ئەسیرەکە لێ یان ناچکم فی کولی ئەحوال ئەگە بە ڕۆژی بێ با بڵێن لە 10 ساعات زیاتر شیری کەمە بێتەوە. کە شیری کەم بوو ئایا تەسیرەکە لە مناڵەکەیانە بەطبیعەتە تەسیرەکە چۆن تەسیر ناکات. بەڵام ئەو ئەفراتانی با بڵێن مەتەن چەند مناڵێکیانەوە تەجروبەی سابقەیان هەیە با بڵێن چەند ساڵێک لەوە پێش تەجروبەیان کورسیان کرد نا ئەتوانن بەڵام مناڵەکەشیان گەشەی جوانی کرا ئەتوانن تەجروبەی بکەن ناڵێم ئەبێ بەردەوام بن. بەڵام ئەگە هاتوو بە ڕۆژوش بوو سیری کرد مناڵەکەی گەشەی وەستاوە چۆن ێزە گەشەی وەستاوە دکتۆر ئەزانێ وەزنی کاتوان خۆش ئێزانێ بەچی ئەزانێ سێرەکەی مناڵەکەی پێشەوە هادە بووە خەوی باش بووە وەزنی باشە میسکردنی زۆر ئەتیادیە پیسکردنی زۆر ئەتیادی ئیستا هاتووە سێرەکەی مناڵەکە یەک بێتاقەتە دوو شیر جوان ناخوا لەبەرکەوە کەم خێم بووە میزی کەم بووەتەوە چکم هەموو مناڵێک کەمترین شە دەبێ 8 ساعات جارێ مەتەن ئەو دایپەری کایەتی تەڕبێ میزی کەم بووەتەوە پیسایی کەم بووەتەوە معناوی مناڵەکە گەشەی وەستاوە. لەو حاڵەتە تۆ گە بە ڕۆژوش بێ ڕۆژەکە بشکێنی لەبەر خاتری ئەو مناڵە چکم تۆ ینی رب العالمینش خۆی وا تەرتیبێت تۆ ئەو ساڵی بۆ داناوە کاڵەیە شیری خۆت بدەیت تا 2 ساڵ حولینی کاملین ینی بە فەراغەوە نەهاتووە پێویستی مناڵەکە پێویستی بەو شتانە کە ناو شیری دایکەیە یعنی ئەوانە شوەر نەگرین با بڵێن ئاسنەوە ڤیتامین دی ئەوانەیە باسی ئەوکەن مەناعی دایکە کات چکم هەموو لە شیرەکە مەناعی چی لەو ساڵانەی پێش و ئەو دایکە ئەو نەخۆشانەی هەبوو مەناعی پێوەرگرتووە ئەو مەناعی بۆ چێ نەقلەکە بۆ مناڵەکەی نەقلەکە فنابێ ئینسان مەتەن من پێڵێم زۆر جار بە دایکەێمە ئەنانیەتە یعنی تۆ خۆت خۆشەوە بۆیە بە ڕۆژە بێت چکمەگە تۆ بە ڕۆژبی حەز ناکە مەتەن دوایەوە تاویزیکە یا بە دوای مانگی حەزەکەی لەگەڵ با بڵێن لە ماڵ لەگەڵ هەمویان بێت تۆ بیری خۆت دەکەیتەوە زیاتر وەکو بیر لە مناڵەکە لە گەشەی مناڵەکە بە پێویست ناکە یەکەمی 6 مانگ ئەگەر هات و هەر تەسیرێکی لەسەر مناڵەکەی هەبێ نابێ بە ڕۆژوبی ئیجباری نییە بەڵام خۆی بیرکردنەوەیکی معقولانە بێ ئەخلانە بێ کاڵێ من بە ڕۆژەوە یا بە ڕۆژنم دوای 6 مانگ ئەتیادی مناڵ دەست پێەکە ماڵی خواردن نەخوا فێری ئیسە چیمانەیە شیری دایکمان هەیە لەگەڵ شیری باڵی خواردنی تایبەت بۆ مناڵ هەیە تەبەن کە دەست پێەکە هەموو مناڵش کە دەست پێەکە یەکەمی 6 مانگ ئێمە کە خواردنی دێنێ نایدێنێ تێر بێ ئەمە دێنێ هەتاکو فێری تام بێ یان تۆ کە شۆربایەکی بچووک دیانی شەر ناکەی لەسەر ئیلابی هەمووی تەواوکە چکم ئەو 6 مانگە ئێمە شێرمان داوە پێی معقول نیە ئیستا بڕۆی کە خواردنی دێتێ بڕوا خواردنەکە بەتاوێ ئەو فێری تامی شیرەکە بووە کە تۆ خواردنەکەی تامە یانی فئیدەن هێشتا یەکەمین 6 مانگ تا 8 مانگەش هێشتا خواردنەیەکی وانیە بڵێ وەڵا بتوانێ ئەو مناڵە گەشەی بکە بە بێ شیری دایک فئەم فترەیە فترێکی مەرحەلێکی زۆر مهمە بۆ دایکە بێ بیرکردن چۆن چۆنی بە ڕۆژوو ببینیا بە ڕۆژوو نەبن زۆر باشە بابەتێکی ترەیە پرسیارەکە ئەوەیە ئەگەر دایکەکە بۆ نمونە بە ڕۆژوو بوو شیری نەدا بە مناڵەکەی باشترین تەمەن بۆ مناڵ چ تەمەنێکە بتوانین کە شیری دایکی کەم بکەینەوە بۆ نمونە بابەتەکانی تری بۆ زیادکەن سیریلاکە یاخۆ شیری قوتووە یاخۆ خواردنەکانی کە بۆ مناڵی ئەتوانی بڵین خوارد تەمەن 8 مانگیش پێویستە خۆی وەکو خۆمان نەزانی یەکەمی 6 مانگ زۆر زۆر شیری دایک بدرێ گەر هات و ئێمە تەبان ئێمە شیری دایک بە هیچ شێوەیەک مقارنی ناکرێت لەگەڵ هیچ شیرێکی تر یعنی زۆر دایکە مەتەنێ شیری قوتووە دەن ئەقەیچیەکە من شیرەکەی خۆمە دێم شیری با بڵێن قوتۆکە شێ دەمێ ئەمە مانای ئەوە نییە تۆ بڕی شیرەکە ببڕی چکم وەکو باسم کرد ینی تۆ کانزەکانی ناو ئەو با بڵێن مەوادی مەناعی کە لە ناو شیری دایکەیە تاویز ناکرد بە هیچ شێوەیە دوای 8 مانگ ئەتوانێ بە ڕۆژوو بێ بە ڕۆژوش بووە بێ حسابیەوە بک بۆ مناڵەکە بتوانێت خواردنێک بدە کە ئەو خواردنانی دێتە ئەبێ پرۆتیناتی تابێ ئەبێ ڤیتامیناتی تابێ ئەبێ چەوری تابێ زۆر کەسەیە بە مناڵی چەوری نات بەڵام چەورێکی کەم زۆر لەبەر بۆ مێشکە چکم گەشەی مێشک پێویستی بە کۆلێسترۆلش زۆر دەڕێن ناو چی هەیە ناو شیر هەیە ئایا شیری قوتوبی یا شیری بێ بەڵام مشێڵێن جارتر دەڵێمە شیری قوتو شیری مانگایە شیری دایک شیری دایکە بەشەر بۆ بەشەرە لە مانگایە بۆ بەشەر نییە فابێ حسابیەوە بکە
بەڵام لەگەڵەوەش ئەتوانێت بە ڕۆژوو بێ ئەگەر هاتو خۆی قابلیەتی هەبوو چکم دایک هەیە بەڵام خۆشی کەم خێنە خۆی کەم خێنە تۆ تا ئەبێتە 8 مانگوالی من بە ڕۆژە بم هێشتا دیسان تەطبیق نابێت لەسەری بەخۆی معادلەکە زۆر زەحمەتە من ناڵێم بەسیتە قەرارەکە قەرار لای دایکە زیاتر وەکو بڵێن ئێمە قسە بکەین با بڵێن یانێت بەڵام ئەبێ حسابی وەش بکامەتەم تاسی لە مناڵەکەمەکایاننا تاسی لە خۆشیەکەیاننا چکم زۆر جار هەیە شیری خۆشی کەمی بێتەوە فەرە بێ ئەو خواردنە بخوا کە شیری زیادەکە ئەمە هەموو مناڵێک بەتەن کە لە دایک بێ زۆر جار بە دایکانی نەختی شیرینی بخۆ هەتاکو شیری زیاد بێ خۆی ئەلمێن ڕاستە بەڵام ئێستا دەرمان شەیە مەتەن دەرمانی هەیە شیرەکەی زیادەکە جاگەر هات و شیری قوتوی داپێ وەکو خۆتشوت دوای خواردن ئێمە تەرجیح ئەوەی ناکرد من هیچ مناڵکە سری لاکش بخات چکو نای سری لاکش بێ قسەش لەسەرەوەی بکەم هەرچ بخواردنێ موادی حافزەی تابی خراپە بۆ مناڵ هەر دایکێ ئەگە توانێت لە ماڵەوە هەر خواردنی بکات سەدقاتی خواردنی دەرەوە دێنێ پێویست ناکە ئێمە بڕۆین لە دەرەوە خواردن بێنین هەتا بە مناڵەکان بەڵام خۆماش ئەتوانین مثلا ئەگە هەر میوەیەکە مۆزە سێوە هەر لە عەسارەی دەیوردی کەیینێکی بیدەی بە مناڵەکەت هی دەروە شەر عینەن خواردنە بەڵام خواردنی دەرەوە مثلا ئەگە سیراک حساب بکەین چەند شیرینێکیان تیار بکۆ مناڵ حەزی لێیە بەڵام ئەو شیرینە لەبەر کەمیەکەی زۆر بۆ بە مناڵ زەری لێیە هەرچی لە ماڵەوە کرێ سەدقاتی دەرەوە باشترە زۆر باش دکتۆر شتێک هەیە بابەتێک برسێک ئێمە بیرمان چوو بێت تاوتوی لەسەرکەین تۆ بە گرنگی بزانی بە تایبەتی بۆ مانگی ڕەمەزان وەکو ئامۆژگارێکی خێزانی بیدەی بە خێزانەکان گرنگ بێت و ئێمە ئاماژەمان پێ نەکرد بێ ئەوەی ضروریە بۆ مناڵ کە ڕۆژوو ئەشکێنێ خۆمانشمە لە حەڵەمان کردبێ عادەتەن شەکرەمان دابەزێ لەبەرەوە کە کاتی پێشی ڕۆژی نەختێت سەرمایە کەڕاتە یانە چکم شەکر لە خێنە دابەزیوە یەکەمین خواردنی مەڵاکە بێ نەختی شیرین تیاوێ مانای ئەوە نیە بڕۆی پاقلەوای بدەیتە بڕۆی مەتەن شتێکی زۆر بەقوتی بدەیتە با خورمایە بێ با شتێکی بەسیتی بێ ئمە جاران من لەبیرمە یانی دایکی من یا خورمایەدا پێمان یا ئەو نەختی کەوچکێ بچووکی شەکری تێکرد پێمانە بت قەنداخ نازەمەوەچی پیاڵە باشە یان لە هەر لەبەرەوەی تا یەک ئەبێت دوایە ئەبێ خواردنەکەش سارد نەبێت یەکمی خواردن ئەگە سارد بێ مەعیدە ڕاستن تەقەڵوساتەکە یاوە تا تووشی مەغەسەکە زگێشێکی زۆرەکە لەگەڵ یاوە تا تووشی ئیسهالێکی فەزیعیەکە لەبەرەوەی خواردنی یەکەم ئەبێ یەک شلەمەنی بێ نەختی شیرینی تیابێ و گەرمش بێ زۆرش گەرم نەبێ گەرمێکی ئاتیادی بێ ئەمە ئامۆژگاریە بۆ گەورەکانیش ئەگرێتەوە ئەکید بۆ گەورەکانش زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ تۆ سپاس بۆ ئێوەش